ڕۆژی دوازەی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی فۆتۆی ڕەشوسپی دەستنیشان کراوە. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە. مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر لەم ڕۆژەدا پێشانگایەکی تایبەتی بە وێنەکانی فێرکار و فۆتۆگرافەری دێرین خواڵێ خۆش بوو مامۆستا محەممەد ئەلیاز عەلی ڕەوانزی لەسەر ئەرچی خانەوادەکەی کردەوە کە زیاتر لە 80 وێنەی ڕەشوسپی مێژووی تێدا نمایش کرابوو. خانەوادەی محەممەد ئەلیاس یەک لەو خانەوادانە کە هاوکاریەکی باشی فۆتۆگرافرانیان کردووە. ئێمە دەتوانین بڵێن پارساڵ و پێشەنگەکانی دیکەش هاوکار بوونە. پار پێشەنگایکی تایبەتمان بە وێنەکانی مامۆستا خواڵە خۆش بوو کە لە ناوەڕاستی چلەکانەوە تا بۆ کردەوە تا سەردەمی وێنەی ڕەشوسپی سەرەتای ساڵی هەشتایەکان، بەڵام بەداخەوە نزیکەی دەتوانین بڵێن 30 ڕۆژ پێش ئێستا مامۆستا کۆچی کرد و پێمان باش وەکو وەفایەک بۆ مامۆستایەکە پاڵپشت بووە بۆ ئەوەی ئەم یادە بەرزڕا بژیرە و هاوکارمان بووە. ئەم یادە زۆربەی وێنەکان تایبەتە بە ئەرشیفی کە خاوەن ئەرشیفێکی دەوڵەمەندی فۆتۆیە. مامۆستا محەممەد ئەلیاز عەلی ڕەوانزی یەکێکە لە کەسایەتی و مامۆستا ناودارەکانی شاری هەولێر هەر لە تەمەنی لاوێتی خولیای فۆتۆگرافەری دەبێت. لە سەرەتای ساڵانی 1950ەوە بە کامێراکەی دەست دەکات بە وێنەگرتن کە لە ئێستادا بوونەتە ئەرشیف و دۆکۆمنتی گرنگ. بەشێکی ئەو وێنانە پێشکەشی مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کراوە تانەوە لە دوایینەوە ئاشنای ڕابردووی مێژووی وێنەی هەولێر ڕوانز و ناوچەکان و ڕووداوەکانی کوردستان بن. ئێمە وەکو بنەماڵەی مامۆستا محەممەد ئاجی عەلی قەساب ڕواندزی هەستان بەکردنەوەی پێشەنگایەک بۆ وێنە کۆنەکانی باوکی ڕەحمەتیم. تەمانەوە بۆ خۆی لە ساڵەکانی 52 هەستاوە کامێرەی تایبەتی خۆی هەبووە، نەک وەکو فۆتۆگرافێک ئەمما وەک خولیایەک لۆ وێنەی ڕەشوسپی وێنەگرتن لە ساڵی 52 کامێرەی خۆی هەبووە. ئەوڕۆ لە بەبوونەی ڕۆژی وێنەگەری ڕەشوسپی 12 دەکاتین ئێمە شەستان بەکردنەوەی پێشانگایەک و ڕەساکردن و ئەوەکردنی ئەو وێنە ڕەشوسپی کۆنانەی کە لە لای باوکم ماون بۆ ئەوەی خەرک تەماشا بکە و ئیسفادەشی لێ بکاتن و هەندێک ئەشیا و کەلوپەلی خۆی هەیە کۆن بتوانین دابنین و ئەو جیرانەی کە پاشەمە دێتن تەماشا دەکەن بزانن کە وێنەی ڕەشوسپی و یان ئەو یادەوەرانی مامۆستا محەممەد عەلی قەساب چۆن بووە. فۆتۆی ڕەشوسپی لە هەرێمی کوردستان بەشێکە لە مێژوو دۆکۆمنتی نەتەوەیی کە تیایدا کۆمەڵی کەسایەتی و مامۆسا پشتی زێڕینیان لە نووسینەوە و بە مێژووکردنی ئۆرشیفە هەیە کە بوونەتە گەنجینەیەکی بەنرخ بۆ داهاتوو. ئەوەی کە هەیە تا ڕادەیەک جهدی کەسی بوواتە هەوڵی کەسی بۆ لەوانەیە لە هەولێرەیان لە ڕوانزە حوسێن حوزنی مکوریانی وە خۆت باست کرد یان ئێستا ئێمە لەو پیشانگاین مامۆستا محەممەد ئەلیاس ڕوانزی بووە مامۆستا بۆ حەزی لە فۆتۆ بۆ ئامێرێکی وێنەگرتنی کڕیوە کە ئەو کاتگرانیش بووە لەوانەیە تا ڕادەیەکی زۆر ئەگەر مامۆستایان یەکێک ئەگەر ئیمکانیەتی باش نەبووانی دەتوانی و ئامێرە بکڕی بۆیە بۆ خۆی کڕیوەتی وەکو زەوقی خۆی ئێستا وێنەکانی بوونەتە بەشێک لە مێژووی ڕواندز لە مێژووی هەولێر لە مێژووی پەروەردە هەموو ئەمانە وەکو وتم جهدی شخصی بووە بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرشیفخانەیەک یان بەشێک یان زیاتر گرنگی بەم بابەتە بدا ئەو وێنە کۆنانە هەموو کۆ بکاتەوە بۆ ئەوی بیان کاتە ئەرشیف. دوازەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی فۆتۆی ڕەشوسپیە. فۆتۆی ڕەشوسپی مێژوو و دۆکۆمنتێکی گرنگە بۆ هەر نەتەوەیەک. گەلی کوردیش لە مێژە بە فۆتۆی ڕەشوسپی ئاشنایە. ڕەنگە بەشێک لە ڕووداوەکان و بەشێک لە شوێنەکان و بەشێک لە ناوچەکان ئەگەر فۆتۆی ڕەشوسپی نەبوایە ڕەنگە ئێستا ئێمەمانان پێی ئاشنا نەبووینەیە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.